بایکۆت ئەنجامی هەڵبژاردننی ئەمجارە یەکلایی دەکاتەوە. بایکۆتی دەنگدەرانی سلێمانی هەموو لایەنەکانی ترساندووە. بایکۆتی هەڵبژاردنەکانی پێشوو یەکێک بوو لە سیما دیارەکانی پرۆسە سیاسیەکە. بە جۆرێک هەڵبژاردننی پێشوو ڕێژەی بایکۆت نزیکەی لە ١٧٠ بوو. لە نێویشیدا سلێمانی زۆرترین ڕێژەی بایکۆتی دەنگدان هەبوو و ١٣٠ بەشداری دەنگدانیان کردبوو لەو پارێزگایە. بۆ هەڵبژاردننی ئەمجارە بایکۆتی دەنگدان هەموو لایەنەکانی بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە ترساندووە. بە جۆرێک هەموو لایەنەکان ترسیان هەیە خەڵک نەچێت بۆ دەنگدان، بۆ ئەمەش ئۆپۆزیسیۆن زیاتر لە دەسەڵات دەترسن. سەرجەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەیانەوێت زۆرترین کەس بڕوات بۆ سەر سندوقەکانی دەنگدان و بۆ ئەمەش خەڵک هان دەدەن و سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە زەق دەکەنەوە تا هاوڵاتیان پێیان وانە بێت وەک هەڵبژاردنەکانی پێشوو تەزویر و فێڵ دەکرێت. لە ئەگەری نەچوونی خەڵک بۆ دەنگدان و ئەگەری بەردەوامی بایکۆت وەک هەڵبژاردننی پێشوو، پارتی و یەکێتی سوودمەندی یەکەم دەبن، چونکە ئەوان کادر و ئەندام و لایەنگرانی خۆیان بە هەر جۆرێک بێت دەبەنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵام دەنگدەری خۆڵەمێشی و ناڕازی کە زۆرینەن و بێئومێدن، بەشداری نەکردنیان زیانی زۆر لەبەرەی ئۆپۆزیسیۆن دەدات. بەڵام لە ئەگەری چوونی خەڵک بۆ بەشداری دەنگدان پێدەچێت هاوکێشە سیاسیەکە تا ڕادەیەک دەستکاری بکرێت. ئەگەرچی گۆڕانکاریەکە ڕێژەیی دەبێت، چونکە چوونی خەڵکێکی زۆر بۆ هەڵبژاردن ئەگەرێکی قورسە کە بەو ڕادەیە بێت باڵانسی دەنگەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پێچەوانە بکاتەوە.